پاش کودەتا سەرنەکەوتەکەی مانگی ژوڵای ساڵی 2016 تورکیا بارینە ئاسایی سەپان کە دەسەڵاتێکی بەرفراوان بە حکوومەت دەدات. خۆپێشاندانەکان لە سەرانسەری وڵاتەکەدا دەستێک پێ کرد لە کاتێکدا نزیکەی 130,000 لێکڕێکەرانی گشتی لەسەر کارەکانیان لادران، لە نێوانیان دکتۆر، ئەفسەرانی پۆلیس، مامۆستایان و کرێکەرانی حکوومەت. لە هاوینی ئەم ساڵ بارینە ئاسایی حکوومەت کۆتایی پێهات. بەڵام ئەمنستی دەڵێت زۆری ئەوانەی لەسەر کارەکانیان دەرکراون ڕوبەڕووی هەژاری و نەداریدان. ملیۆنە بیۆم لە ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دەڵێت ئەوان کەم و زۆر لە لیستی ڕەشدان. زۆر سەختە بۆیان کە کار لە شوێنێکی تردا بدۆزنەوە. لە بەشی گشتی هەر شیانی نییە، تەنانەت لە بەشی تایبەتیشدا هەرە زۆریان بۆیان سەختە لە شوێنێکدا بمەزرێن. جا ئەم خەڵکانە وان لێ هاتووە نەدارن. حکوومەت تاوانباری ئەو کەسانەی کرد کە دەرکراون بە ئەندامانی گرۆپێکی قەدەغەکراو گوایە لە پشتی پیلانی کودەتاکەوە بوونە کە لەلایەن مەلای دوورخرا و فەتۆڵاگولێنەوە ڕێبەرایەتی دەکرێت. ئەو نکۆڵی لە هەر دەستێکەڵاوبوونێک دەکات. لە ژێر فشاری نێونەتەوەییدا تورکیا کۆمەسیۆنێکی پێداچوونەوەی دامەزران کە 125,000 داواکاری بەدەست گەیشتووە. بەڵام کەمتر لە 1/3 پێداچوونەوەیان لێکراوە و هەلەوانەیش کەمتر 1% سەرکەوتوو بوونە. هەروەک بەڵگە ئەوان ئاماژەیان بە پارەی سپار دەکرد لە بانکێک کە ئێستا داخراوە. بۆ نمونە ئابوونە بۆ ڕۆژنامەیەکی دیاریکراو، ئەندامبوون لە سندیکایەکی دیاریکراو، هەموو ئەم چالاکیانەی کە زیانیان نییە وەلەو کاتەی ئەنجام دراون کە نایاسایی نەبوونە. هەروەک بینیمان بەهۆی بارینە ئاسایی دەیان ڕۆژەمەنووس و بەرگریکەرانی مافەکانی مرۆڤیش دەستگیر کران. کۆشتنی جەماڵ خاشۆخچی ستوننووسی ڕۆژنامەی واشنگتن پۆست لە کۆنسڵخانەی عەرەبستانی سەعودی لە ئێستانبول سەرنجی جیهانی ڕاکێشا بۆ تێشخستنە سەر بە ئاماژگرتنی ڕۆژنامەنووسان. سەرۆکی تورکی ڕەجەب تایب ئەردۆغان بە توندی تاوانباری کوشتنەکەی کرد و داوای دادوەری دەکات. بەڵام چالاکوانان ئەنکەرە بە دەبڵ ستاندەر یان ستانداری دوانە تاوانبار دەکەن. لویس چاربوانی لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤەوە دەڵێت ئێمە لە حکوومەتی تورکیا داوا دەکەین کە بەداخەوە تۆمارکراوەیەکی زۆر بەدی هەیە لە هەڵسوکەوتیدا لەگەڵ ڕۆژنامەنووسانی خۆیدا هەروەکو عەرەبستانی سعودی کە بێنە پێشە و ئەمە وەکو هەلێک بەکاربهێنن بۆ بەرەو پێشچوون و لە ڕابردوو کەڵک بۆ ئایندە وەربگرن و شتێک بکەن بۆ یارمەتیدان لە هێنانی ڕوونی و ڕوونمایی و کۆتایی هێنان بەو جۆرە هەڵسوکەوتە دڕەندانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. بیۆم لە ڕێکخراوی ئەمنستی پێشوازی لە وەڵامدانەوەی توندی تورکیا دەکات بۆ کوشتنەکەی خاشۆخچی. لە ڕاستیدا ئێمە حەز دەکەین هەمان سەختی ببینین لە داواکاری دادوەری بۆ هەموو کەس لە تورکیادا. زۆری لەوانەی لە دەمی بارینە ئاساییدا دەستگیرکران هێشتا لە دادگایی کردندان. لە نیوانیان دەیان ڕۆژەمەنووس و چەندین لە چالەکانی ئەمنستی ئینتەرناسیۆناڵ.